دەکەمە دەوڵەمەندەکان خاوەن ویژدانەکان دکتۆرەکان دەڵێم ئاگاتان لە فەقیر و هەژارەکان بێن، ئاگاتان لەو فەقیر و هەژارانە بێت کە دێن بۆ لاتان. ئەوانە ناڵم کە سوالکردن، سوالکەر زەکاتی پێ ناشێ، سوالکەر فەقیر نییە، زەکات بە سوالکەر نەدەن، زەکات بە کەسێک نەدەن کە نایناسن ئەڵێ من نەخۆشم نەخۆشیش نییە، ئەبێ بیناسیت، تاکید بی لەوەی کە نەخۆش و ڕاست دەکات، تاکید بی لەوەی کە فەقیر و هەژارە، یارمەتی ئەو فەقیر و هەژارانە بدەن کە بەڕاستی فەقیر و هەژارن. لە حەدیثێکی صحیح مسلم داهاتوە لە ڕۆژی قیامەتە خوای گەورە عەبدێکی خۆی دەوەستێنێ، پێی دەفەرمێ ئەی عەبدەکەم فڵان کەس، من لە دنیادا داوای خواردنم لێ کردی، بۆچی خواردنت پێ نەدام؟ من داوای خواردنم لێ کردی. ئەوش دەڵێت خوای پەروەردگار، تۆ پەروەردگاری هەموو عالەمی، چ پێویستێکت بە خواردنە؟ کەی داوای خواردنت لە من کردووە هەتا من بە تۆی نەدەم؟ خوای گەورە دەفەرمێ ئەی فڵان کەسی عەبدی من هات بۆ لای تۆ، داوای یارمەتی لێ کردی، کۆمەکی لێ کردی، توانیت بۆ یارمەتیت نەدا. خوای گەورە دەفەرمێ عەبدەکەی من داوای یارمەتی لێ کردی، داوای کۆمەکی لێ کردی، یارمەتیت نەدا، داوای خواردنی لێ کردی، خواردنت پێ نەدا. ئەگەر خواردنت بە عەبدەکەی من بدایە، ئەوە ئەمڕۆ پاداشتەکەی لای من ئەتبینی. بۆیە فەقیر و هەژار هەیە، خەڵکی فەقیر و هەژار هەیە، لەوە خۆشتر نییە ئینسان بچێت یارمەتی فەقیر و هەژارێک بدا، بەڵام بۆ خوا، نەک ئەوەی کە بینیمە 2 کیلۆ خیاری داوە بە فەقیرەکە و ڕسمێکی لەگەڵا گرتووە، تەبەقەی هێلکەی داوە پێی و ئاوەستا و ڕسمی لەگەڵا گری. ئەمە حەیابردنە، ئەمە خێر و سەدەقە نییە. بۆیە یارمەتی خەڵکی فەقیر و هەژار بدەن.